کۆنگرەی نۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆتایی هات. لە ڕۆژی دووەمی کۆنگرەدا لەلایەن کۆمیسیۆنەوە ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند کرا کە تیایدا بە زۆرینەی ڕەهای دەنگ مامۆستا سڵاحەدین محەممەد بەهادین وەک ئەمینداری گشتی یەکگرتوو هەڵبژێردرایەوە و 30 کەسیش وەک ئەندامی سەرکردایەتی و 9 کەسیش وەک دەستەی باڵای چاودێری هەڵبژێردران. ئێمە لە هەڵبژاردنەکانە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی 84 براو خوشک خۆیان پاڵاوتو بوو، 30 کەس متمانەی دەنگدەرانی کۆنگریان بەدەستێنا، 17 خوشک و برا لە سلێمانی، 2 براو خوشکێک لە هەولێر، برایەک لە کەرکووک لەگەڵ 7 براو 2 خوشک لە پارێزگای دۆک و نینەوە. بەم جۆرە ئەنجومەنی سەرکردایەتی 30 ئەندامی هەڵبژاردووە. ئەندامانی کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی دەڵێن ئامانج لەو گۆڕانکاریانەی کراوە لەبارەی بەرەو پێشبردننی کاری سیاسی و پەروەردەیی بووە. ئینشاءالله ئەو گۆڕانکاریانەی کە جەنابە باسێکە باشتریشە، بەیانی یەکگرتوو کۆنگرە بە کۆنگرە بە خۆداچوونەوەی زیاترەکە و گۆڕانکاری زیاترە بێ. بەتەئکید لە خولی پێشوا لە کۆنگرەی پێشوا بیرمان لەوە کردەوە کە زیاتر ناوخۆی خۆمان تۆکمەکەین و ئەم جارش بە هەمان شێوە هەر لەسەر ئەو بڵین لەسەر ئەو شێوازە ئەڕۆین و ئەم هەموو جارێک بڵین کۆنگرە نوێبوونەوەیە ستافی تازە هەڵەبژێرێت و ئەرکی تازە خرێتە سەرشانیان وە گۆڕانکاریەکان کە لە پەیڕەو پرۆگرامە کراوە لە هەندێک مەواد دوشتا ئەمانە هەمووی دڵخۆشکردن جێ ئەوەیە کە ئێمە یعنی دڵمان بەوە خۆش بێ کە بەرەو باشتر ڕۆین ئینشاءالله. بەشدارین وەکو ئەندامانی کۆنگرە ئەلحەمدولیلا بە سەرکەوتوی کۆنگرەکە کۆتایی هات و ئەو تمح و خواستانەی کە ئێمە هەمان بوو لە کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە سوپاس بەخوا زۆر بە گەرم و گوڕی جێبەجێ بوو و لە سەر ئاستی خواستی هەموو براوخشکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو. هەر لە هەڵبژاردننی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پیرۆزبایی گەورە ئەکەین و لە ئەندامانی سەرکردایەتی و چاودێری و هەروەها هەموو ئەو براوخشکانەی کە خۆیانیان پاڵاوت بڕۆحێکی وەرشیانە مامەڵەیان کرد لەگەڵ هەڵبژاردنەکانە. سوپاس بۆ خوای گەورەی یەکگرتووی ئیسلامی کوردستان توانی نوێمین کۆنگرەی خۆی بەسەرکەوتوی ئەنجام بات و گرێبات. دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی لەلایەن کۆمیسیۆنەوە ئەمینداری هەڵبژێردرا و وتارێکی پێشکەش کرد و کۆتایی بانۆیمین کۆنگرە هات. سەرکردایەتی بە ڕۆحی فەریق ئیش بکە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵی 1994ەوە کاری سیاسی ئاشکرای خۆی ڕاگەیاند و مامۆستا سڵاحەدین محەممەد بەهادینی بە ئەمینداری گشتی خۆی هەڵبژارد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.